لە پێناو زیادکردنی سامانی ماسی بە چاودێری زانکۆی سلێمانی و بە سەرپەرشتی پارێزگای سلێمانی و قایمقامێتی قەزای دوکان 40,000 پەنجەماسی خرایە دەریاچەی دوکانەوە کە ساڵانە لە سەرەتای وەرزی زستاندا پەنجەماسی دەخرێت ئەم دەریاچەیەوە. لەسەر بودجەی پارێزگای سلێمانی دابینمان کردووە بۆی سەروەت و سامانی ماسی لە وڵاتەکەمانە پارێزین و دەرفەتی گەشتیاری زیاد بکەین و حزوری ئەمانە لە ناو ئاوەکانی خۆمانە زیاد بکەین و پەرەپێدانی ئەم کەرتە بۆ بەڕێزانەی کە دوجار ڕاوماسیەکان لەژێر ڕێنماییەکانی لایەنە پەیوەندیدارەکانە بزانن چۆنیەکەن وەکەیکەن. لە پێناوی پاراستنی سامانی ماسیچکە وەگەدارن کۆمەڵی خەڵکی زۆر بژێویان لەسەر ڕاوکردنی ماسیە و ئەگەر ساڵانە پەنجەماسی تێ نەکرێتەوە وردە ئەم سامانی ماسی کەمە بێتەوە و ئێمە بۆ پاراستنی ئەوە ئەمەمان کردو پلانێکی تریشمان هەیە کە لە داهاتووە ئەمە بەردەوام بێ هەم لە کڕینی پەنجەماسی و هەم جۆرەکەی ئەویش بە ڕاوێژ لەگەڵ خەڵکانی پسپۆر کە لەو لیژنەیە لەگەڵمانات. سەرپەرشتیارانی پرۆژەی پەنجەماسی لە زانکۆی سلێمانی دەڵێن ساڵانە بەردەوامی بەم پرۆژەیان دەدەن و بە شێوەیەکی زانستی پەنجەماسی دەخەنە دەریاچەکانەوە کە بڕیاریان داوە بۆ هەر ساڵێک جۆرێکی جیاوازتر لە پەنجەماسی بخەنە دەریاچەی دوکانەوە. لەگەڵ قایمقامەتی دوکان و دەربەنیخانە پرۆژێکمان پێشکەش کردوون بۆ زیاتر سامانی ماسی لێرە لە کوردستانە کە ئێمە ساڵانە پرۆژێکی بەردەوامە بێ ئینشاءالله ساڵانە هەوڵ ئەدەین هەر ساڵی و جۆرە لە ماسی ئێمە بخەینە دەریاچەکانە بۆ بژاردنەوەی دەریاچەکە بۆی زیاتر ماسیمان هەبێت زیاتر خەڵک ئیسفادی لێ بکە زیاتر هاوڵاتیان ئیسفادی لێ بکە سەرچاوەیەکی داهات ئەبێ بۆ هاوڵاتیان سەرچاوەیەکی داهات ئەبێ بۆ کوردستان و بۆ گەلەکەمان توانین جۆرێک لە جۆرەکان بژێنینەوە مەسەڵەن ئەم ساڵ کارمان تێکرد بە تەماهی ساڵێکی کەم گراسی تێکەین واتە لە کوردواری خۆمان پێڵەن قاشنە ساڵێکی دوای ئەو پێڵەن سلڤەری تێکەین ساڵێکی دوای ئەو سوورە ماسی تێکەین ساڵ بەمەم شێوەیە ئەگەر بێت و خەڵک تۆزێک پارێزگاری لەم سەروە قەومیە بکەن بە بچکۆلەی ڕاوی نەکەن و با بڵێن تۆڕی ورد بەکارنێنن بۆ ئەم قەزیە ئێمە زۆر سوپاسی هەموو لایەکەکەین. دەریاچەی دوکان سەرەڕای ئەوەی ناوچەیەکی گەشتیاریە هاوکات بەهۆی فراوانی دەریاچەکەوە ژمارەیەکی زۆر لە ڕاوچی لەم دەریاچەیە ڕاوی ماسی دەکەن و بژێوی ژیانیان لەسەر سامانی ماسیە. لە پێناو زیاترکردنی سامانی ماسی لە دەریاچەی دوکان 40,000 ماسی جۆری کارب خرایە ناو دەریاچەکەوە. توانە عومەر، کورسات نیوز، قەزای دوکان.